بریندارێکی چەکی کیمیاوی هەڵەبجەیە و ڕۆژانە بەدا و دەرمان و بەکارهێنانی ئۆکسجین ژیانی بەڕێ دەکات. بۆ ڕۆژی گیانی قوربانیانی کیمیابارانیش پێی وتراوە بەیان نامەیەک پێشکەش بکات بۆ خستنە ڕووی گرفتە تەندروستیەکانی برینداران و بەدەمەوە نەهاتنی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، چونکە حاڵی قوربانیەکان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. هەڵوەزی بریندارێکی کیمیایی لەوە بێش بەس جێسەیە بووسا دەروونەکەش تووشی کێشەی نەخۆشی دەرونیش بووین و بڕیار و بمانوانە دەرەوە بۆ دەروی وڵات بۆ وەرگرتنی چارەسەر دەستیان پێکردین. هەر مانگە و تاخیریان کرد تا گەیشتە وەزەی کردوە ناکە. ئێستاش حاڵوەزەی بریندارێکی کیمیایی زۆر سەختە، لە جاران زۆر سەختە. ئەو نەخۆشخانەی کیمیابارانیش کراونەتەوە برینداران بەهۆی نەخۆشی کۆرۆنا ناتوانن لێوێش چارەسەرەکانیان وەرگرن. قوربانیەکانی کیمیاباران هەر لە کەسوکاری شەیدان و بریندارەکان نزیکەی 20 ساڵە کۆمەڵەیەکیان بۆ خۆیان پێگەێناوە. ئەم کۆمەڵەیەش پرۆژە یاسایەکی داوەتە پەرلەمانی کوردستان بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکان. ئەمە لە کاتێکدایە بەپێی یاسای ژمارە 5 ساڵی 2013 پەرلەمانی کوردستان دەبوو حکوومەتی هەرێم لە بەرامبەر فرۆشتنی نەوت قەرەبووی قوربانیانی هەرێم بەدەستی ڕژێمی بەعس بکاتەوە. داوامان کردووە کە لە گۆڕانکاری بکرێەوە بتوانێت یاسایەک دەربکرێت کە مافی قوربانیەکان بپارێزێت، بە تایبەتی قوربانیانی هەرێمی کوردستان، چونکە لە بیرمان نەچێت قوربانیانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی ئێستا زۆربەی زۆریان قەرەبوو کراونەتەوە. ئەوانەی کە کۆمەڵکوژیان بەرامبەر کرا، ئەوانەی کە محکوم بوون، ئەوانەی کە لە سێدارە دراون، ئەوانەی کە تا ئێستا نەتوانراوە قەرەبوو بکرێنەوە قوربانیانی هەرێمی کوردستان. لە ساڵی 2003 تاکو ئێستا 113 بریندار بەهۆی کاریگەری ئەو چەکە لەسەر جەستەیان گیانیان لەدەستداوە و بەپێی ئامارەکانی تەندروستیش بێت لە هەرێمی کوردستان 972 برینداری چەکی کیمیاوی تۆمار کراوە. بەڵام کۆمەڵی قوربانیان باوەڕی بەو ئامارە نییە، چونکە پێی وایە لەبەر حیزبی بوون خەڵکانێک کراون بە بریندار. ماوەی 2 ساڵیشە بڕیاری ڕێخستنەوەی لیستی بریندارەکان هەیە، بەڵام ئەویش نەکرا. بۆ ئەوەی کە لیژنەیەک پێک بهێنرێت لە کۆمەڵێک پسپۆری وەک هەناوی و پسپۆری چاو و پێست و دەرونی، ئەم پسپۆرانە لە بەهەماهەنگی دادگا لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی ئەکەن لە مافی بەرکەوتوانی چەکی کیمیایی پێکەوە بڕیارەکە پاکسازی لەو لیژنەیە بکەین. لە پاڵ کێشەی چارەسەر نەکردنی بریندارەکان و قەرەبوو نەکردنەوەی قوربانیەکان، حکوومەتی هەرێم 12 ساڵ سەرقاڵی دروستکردنی نەخۆشخانەیەک بوو بۆ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی، کەچی ئەمە 2 ساڵیشە ئەو نەخۆشخانەیە بە کۆمەڵەیەک کەم و کورتیەوە بۆ بریندارەکان کراوەتەوە کە توانای چارەسەرکردنی زۆرێک لە بریندارەکانی نییە. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.